وقتی و عزیز خوش و بیستو سومین برنامه لزنجیر برنامه الخوین کاری گوهرکان شیخ امیر هم خدمتان دی برنامه ما چیم نسر جمع مدیریتی چو جمع جور دیوان چولی کریتن و اندامولی بپرسایتی مدیریت دیرن بپرسایتی دیرن که کوملگاه یا میردان مدیریت بکن با من صفحه خۆم لە خزمەتان نیشان بێم و بچینە ناو پەولایی باسەکان ئیجارە. لە بەرنامە وەرین تا ئێرە هاتیم بە خاتمە بەرنامە 22 و ئێرە بووتە سەرەتای ئی بەرنامە یا بەنە سەرەتایی ئی بەرنامە که بتوانیم گەوهەرگەری کە هانە ناو ئی بەنیە لە هاوڕێک ڕەسی من شیکاری بکەین من توانیم من گەوهرەکانە خاوەنکاری بکەین و لەلیان فام بکەین. ئەوەڵان جەم لە هیچ کام لە بەنیەل ڕەسەن و معنی کوبوونەوەی نەزرناین یا گردووەبین یا خڕوەبین یا جەموەبین چەند کەس ئەڵا دووادان نەزر و نیاز و ئیجرای مەراسم مەسەبی وجود نەیرێتن لەو مانەوە کار نەچی هەرە جۆرێکە سان لە مانای سولتان لەو مانایەکە کە لەفرە سەرچەوە هاتیە لایەن کەسگەلێکی حالا ظاهرەن هەرفەی جۆر دکتۆر سیدیق بوورەکەی و فرە کەستر سانجور نازنا و پادشا لە منتەقەی تایوەت هەورامان ماناکردنەوە لەو ڕێکردنەسێ ناو سەهاک نازنا و سەهاکی سەهاک سولتان هاو سەنگە خوا بود ئەلا بود یاوە بود هەورامەزا بود لەو معنیەدا و یاریچ پەیرەو بوتن مرید بوتن شونکەفتە بود و لە شوێنێک تریش یار بەرعەکسەوەکردن یارکردنەسە مەقام خوایی وەسانکردنەسە پەیرەو هەڵا هیچ کام لەیانە دروست نییە و خاطر یەکە ئی ڕوانگەی مەذهبیە ڕۆشنوە بوتن با بچین وەرجەرەگەشتی یەسێ هینێکی جالیاتێک نانەسە زوان خانەڵماسوەکە گویا برای ئەلماس لە ڕاستی ئەلماس بەگ ناوێ برای ئاتەش بەگە و کوڕ مەحمەد بەگن یانە کە یە دەورە وە ناویان سەب پێسن لە هەفت دەورەیەکی ئیوانۆف و فرەکەسەر سازی کرد. ئێستا لێرە چێسە سەری کە لە هەفت نەفەر باە کەمتر نەوتن یانە چیمنەسە سەری زووتریش جەمنشین باە هەفت نەفەر بووت و با دەست ماچکەن و خۆیان بشون و دەست بشون و یا ئاداب و ڕسوم جەمنشین فرەفرن نەپخت و خام ئەڵا لە شونپە لازم بوتن ئەمتوانی وەختەکەەوە لە کیس بێت و بچوتن زانی چەندی ناشی و نادان وە قسەکەی خۆیان وەتەنی ئی بەنەجارکردن بعد جەم کابەی یاران یاوە جەم کابەی یاران دی مەسەڵەن ئەو هەمکەی بەنایە و نازانم مەزارگە و شوونەوەرە ڕەچە دروستکردنە چن ماچیکەن و تەوافیکەن یعنی یەک تەناقوز کولیەک لە ئێرە وجود دەرێتن کیانە ئەو سکتێل ئالهەقا یا کاکەیە یا ئەلوێلایی یا نوسەیری هەرچ کەس یە ڕسم ڕسوماتی وەر خۆیانە هاوردنەست کە بەشێک لەو ڕسم ڕسوماتی چوتە سەر تەکیەداری و نازانم مەزارگە پەرسی و ئەو گومەزی دروستکردن و ئەوانە کە یەکی لەو شوونێلێکە چنە توافێ و فرە هینێ وەکنە لەی ساڵێ لە وەکومە جمهوری ئیسلامی هەرە و شوونەسەکە وە ناو سەهاک و بارگای سولتان ساگ یا بارگای حەزرەت سولتان ساگ ناوێنانە در نەتیجە یە خۆی تەناقوزێکە کە جەم کابهەی یاران بوتن و لەو لای بچیتن ئەو هەمکەی بەنایە دروست بکەیت و بچیتن بپارسیتەوە مەراسمات دەتە ئیجرا بکەیت
ئێستا یانە مەجموعەیەک جەم سوژدەگای یار نیازکردن و جەم جۆزە شاهی سەرسەبردن و یانە ڕوانگە دینیەکەی وەئی جەریە تەنانە دەم خانەڵماس و برای ئاتەشبەک یا ئەلماسبەک و بە هینێکردنەسن وەی جورە مەذهبی وەکرد ئەمانێکی لە ڕاستیە جەم چەبوتن لێرە جەمێکی جەم بود جەمی کە یاران کولتە جەم بوو لێرە یارستان درست نییە چون یارستان هەلە ئەوەڵین گامووە درست نییە لێلە یارستان یە ناوە کولیە لە یە جەم جیە ناوتوە جەم یارستان توانست بیشی واسەڵا یارستان خۆی جەمێک بوو لە معنی کولی کە ئارمانی کاتوتە دی ئارمانی کە تاریخ ڕەسیفتە شوونێکە کومەلگا گشتی ئەندام وێت کومەلگە هەرکەمی یارێک بوو دەورەتوانی یارستان معنا بێتیوە لە مانایەکتری لە سەردەم سەدەی هەفتم هەشتم چینە سەکار لەورە کە کولە ساختارە مدیریەت تەکمیل بیوت و ئەلەنیوە بیت ئەو مدیریەتە و یەک جامعەی مشەخەسی کە لەلایەن یە مەجموعەیەک ئینسان لە جامعەیەکی سیاسی تاریف کردیا لەلایەن توێژە یاران وە مدیریەت کراوە لەو معنی توانێتن یارستان واسرا معنی بێتن ئەمە لە باقی مانەکانە درست نییەوە هیچ چون سان و معنی چه سازماندهی صف تنیا یکی یاران لێرە نەتوانێت بیشه یاران سان یاران هاوردنت کردنەسە یار سان ئەوجێک سانم میردان سانە قوڵامان کە لێرە توانست بیشه مێردسان یا قوڵامسان یانە توانست ڕۆژێ گوڵسان قەورسان یانە درست بوتن وشە سازی لە دوان کوردی بعد جەمێکی جەم بود جەمێکی یاران کول تیا جەم بوو یا خۆی هینە لێرە جەمیکە درست نییە ئەسان خۆ سەربەنەکە درست نییە یاران وە جەمەن لێرە کردێسە سەرڕشتەی یاری وە دەست جەمەن ئە توانێتن درست بوتن ئی وە دەست جەمەن لێرە یاران نەوتن بەڵکو وە دەست جەمەن سەرڕشتەی یاری وە دەست جەمەن درستە یە وە دەست جەمە چون ئی سەربەنە هەمیشە لە بەشت دوێمە لە ئاخرە نیم خشت دوێم تکراروە بوتن کە ئەوە درست نییە بعد لە شوونێکتری چەس هاتی لە شوونێکتر نسخەیەکی تر هاوردم هەرەوەسە یاران وە جەمەن سەرڕشتەی یاری وە دەست جەمەن دانەچە یاران لێرە درست نییە بەڵکو وە دەست جەمەن کە وە خاتر ئەوەی کە لێرە تکراروە بێست خۆ یەسەکە وە دەست جەمەن سەرڕشتەی یاری یا مدیریەت یاری یا ڕەحبەری یاری وە دەست چەس جەمە خۆ جەم هەمراز عشق شوورەی شەمەن شەم شەوق جەم و جەم ئیسا دەمەن یان ئەوە زیکردنە کە لەورە نییە ئی خشتە لەناو ئەو نوسخەی نەوروزیە نییە لێرە کە هەری سێ خشتەسە کە لێرە توولانی ترە در نەتیجە جەمیانەی وجود مەکەر خراوە هەم ڕەهنماتەن منمانوو کاوە لێرە جەمیانەی وجود مەکەر خراوە یە دیاوەسە دەمیەکە دو وشەس لێجێکردنەسە یە وشە جەم یانەی وجود مەکەر خراوە جەم ڕەهنماتەن منمانوو کاوە استراتیژی کاوە واسەڵا ئەهداف منزل زانم تاکتیک لەو ماناوە لە چوتە کار کاوە واسڵا کعبەکان دیارکردن و معنیەکە کە کاوە معنی کعبە بێ کعبەیە لە سازماندەی کعبەیە لە جمشتەکە نیشان دێتن کە
برسنە ئەو ئەدافێک پیش بوون تا ڕسنە ئەو هەدەف کورتخایانە یا کورتماوە یا دریژماوە ئێستا جەم یانەی وجود مەکەرخراوە یانە لە هینێرێک تر هاوردنەسێ لە بەنگەلێک تر هاوردنەسێ هەرەوجێک تایسە فرەجەر ئەرسانکردن یانە توانێت قسەی کەسێرێک بۆ کلیە جەم ئی مەوزوعە خستنەسە وەرباز هەم جەمنشین خاسە نیشوو وە جەم دەمای دەم هامدەم ویش کیشوو وە جەم هەست جەمنشینێک ئزوی جەم یارێک خاسە کە بیەسە ئزوو جەم دەمای دەم ویش کیشوو هامدەم ویش کیشووە دەم کە بچوتن هاودەمگەل خۆی این بکەیتن بارێتن وەسرا باس وەلیانە پێ کە ئەگەر قانەبین بان بەشدار بن و کەسکەلی کە هانی ئاستەکە بوونە ئەندام جەمەکان بوونە ئەندام جەمەکان هەڵا ئی هامدەم ویشە ئیمە لە بەرنامەی گوەرینە چیمنە سەرێکە هامدەم کیە با بچین یە سەرێکتری بکەی من وە خێرایی بەنێکە ها لە ئەو دەستنووسە حوسێن ڕۆحتافیەوە ناو یار و یار شادن هەڵا لێریچە هەم سەربەنەکە درست نییە یار و یار شادن هەر کو یار بوو نەڕووی یار شادن هەس ئە هینێکردنە خراوێکردنەسی کرد هەر کوڕی یارێک بوتن لە دیدار وەگەر دیارێکتر شادوە بوتن یە نقطە ئەسەکە چیم لەسە سەری من هینە ناکەم وارە جزئیات ناوم وەلی یارە بێ هامدەم منزور وە بیە کە هامدەمەکە لێرە منزور چەسکە دو نەفەر کە بوتن یاری وەپا بوتن بێ سازماندەیەکی سوودمێت وە گای ویل ئینسانەکان ێرەکەن سازماندەی ساختاربەندی نەوتن ئەنداموارە نێاشتون ئەنداموارە ئاسا کۆمەڵایەتی یا سیاسی هەرچێ من جۆر واسەڵە حیوانات لە بیاوانە توانن ویل بن هینێکی حافزەیەکی عمومی نێرن ساختارێک نێرن پیشرەفتمانە نێرێتن وەقەوڵ هینە توماس هابس ئەو حاڵەت تەبیعیەسە کە عەداڵەت و نائەداڵەتی و خراوی هیچ لێتن مانە نێرێت پس ئی مقولات انسان مقولاتی که انسجام و نظم دیتی یا جامعه انسانی تنیا لساختاری که یا انداموارگی که کوملایتی و سیاسی توانه معنا پیدا کرد ایسا که دو نفر که بونه هاودم یاری برپا بود و کسی که ارکان هاودم نیاشتودن بار خانه لکیس شو یعنی چیم نسا سری که وقت دو مرد هاودم بن گوهر تولید کن گوهر باریانه و گوهر کالنده کوملگا بعد وروی ارکان او کارکن که لمرد کامل درسین کن او یاریل یعنی بین بنگل خشتیر بنگل جورا که هاورن سلیره معنی هر جوری که لو برنامه چه باسر کنیم معنی که هین ناکن معنی که یه پارچه و دست ناین یاری حساوان گوی شد بشن و هر بنرته که یاری حساوه که چپ کتن و لری ادافه و شرط و هین کتن و رشد چوگان بازی کتن و قانونمندی فعالیت کتن و حول بتن را برقراری یک جامعه قانونمند اخلاقمند و بتوانتن هارمونی و تعادل و توازن و یکسانی لتی برقرار بکریتن و تنیا لری عدالت بتوانیدی کار بکریتن لرن شرط و لرن عدالتی تنیا توانیتن لقانون للشرط بتوانید تعریف بکریتن و تضمین بکریتن چیم نسسری ناچم متای تنیا هدف بی که لیره قصه هاودمی کردیز منظور هاودم چه بودن هاودم کسی که لدیوانه یا لجمعی که اندام و یسا که جمع نشینک خاصه کسی که یسا اندام جمع مدیریت لیره که دمایدم هامدم ویش که شو جمع
جەم نشین خاصە و جەم بنیش و دەمایدەم هامدەم ویش و جەم بکش و یە تکراری ئەرەوجێک ئەرستان کردم لێرە جەم کاوێ ئەلا یانەی مرادە قڵفە بەستەیە چا دەروە جەم قڵف بەستەی دەروە جەم گوشادە یانە جاریاتێکە کە زافەی کردن بعد خاڵێکتر لێرە هەست جەم چلتەنان جامی جەم نوشان تا یەکتا نەوین یەکتا نەپوشان پسەرە و جۆرێک ئەرسانکردن جەم چلتەن جەم قانونگوزاری بی لە بەرنامەیەکی چیمنە سەری و یەسە کە تا وەختێ لە قانونە یەکتا نەویم یە ئەندامی یەکتا یە جەسەی یەکتا ووجود ناتی یەکتا نەپوشان یەسە یانە ناقصیان کردنسن منزورەسێکی جەم چلتەن کە سەرچۆی وەسڵە یا یەک نەهات قانونگوزاریە سەرچۆی چەس بەرقەراری یا تەرویج یەکسانی چ لە ڕێ وەزع قانونگەل کە ڕێگشت بتوانێتن یەکسانی و ئەرمەقان بارێت تەزمین بێت جەم بین دلیشاندان و سەنگمەهەک یەکیشان چلبی چلیشان بی یەک خۆیە هەرە یەکتا هینەسە تا یەکتا نەوین یەکتا نەپوشان تا یەکتا نەوی من هەر متعهد نەوی من یەک نەوری من لە جەمەکانە یا لە کومەلگا یەکتا پوش نییە من و کومەلگا یە جەسێک نێرێتن دیار بوتن کە یانە یەکتا پوشن یا ڕەنگن ئیشتە ڕەنگە تەڵایی لەو ئەو خسمەوە باستا ئەو لەو بەنگەدا جەم هینێکە جەم بیان دلیشاندان وە سەنگمەهەک سەنگمەهەکی چرە و جۆگەرسان کەم یارگەلێکەکە جەمە وەزعی کردن لە قاڵب یا لە هەیبەت قانون یەکیشان چلبی چلیشان بی یەک کە ئەو چلە هەر کامێ نمایندەی یە بەشە لە کوردان و هەر چلیانیش بوون یەکی لەسەر توافقکەن لەسەر یە مادەی قانونی یە لێرە شتێک این نییە شتێک تا یەکتانەوەین یەکتانە چ مینێکی زیاوە لە تینی یا هەر ئەدامەی ئەو بەنەسە لە نوسخەی خاسەلی نۆروزیە نەکچوون وەفر سەر بوار و نەجەم هامدین بیزار بوو نەدین هامدەم کیە چون باسەکە لەسەر هامدەمە هامدەم لە جەم هین خۆی جەمنشین لە جەمە هامدەم خۆی کشوی یە لێرە هامدین نییە لێرە هامدینە هامدەمە کە ئەوە زیکردە ئێرەکانێ کابرا ئەهین نەوتن لە جەمە ئەبەتێ شێوان نسێ کەیکن جەمنشینێ کرد لە جەمە گەرم و گۆڕ نەوت لە پێ ئەوە نەوتن یارگیری بکێتن و سەرد بوتن لە جەمەکانە لە سەردی و نائومێدی و بێهیوایی واسڵە لە جەمەکانە پەرە بێتن چون نەک چوون وەفر سەرد بوو منزۆر هەر ئەو جەمنشینی سێکەکە لە جەمە چالاکە هامدەم بیزار بوو نە دیەن دین نییە هامدین بیزار بوو نە دین هامدەم نییە هامدەم بیزار بوو نەدین هامدەم چون لێرە قەرارە هامدەم جەمنشین هامدەم خۆی پەیوەست بکێتە جەمەکان پەیوەست بکێتە یاری یەسەکە ڕەسنێتن یانە کە کەسێکی بێسە ئەزوو جەم یا هین ئەرکێکیش دێتن کە ئەزووگیری تبکرد لەناو کومەلگا بعد یانە چەند هینە مشکل هەڵبوو لە جەمە گردی مشکلان نەجەم هەڵبوو وەنیم نگاشان سەنگ وە لەلمە بوو یە هینێکەنە نیم خشتە لە جاریات نسخەیەلێکترنی جاریە یارانت جەمنشین ڕاست بلێن وەڕا بعد جامە
كاوتانا من مانو كاوا يا هر اوسا متى من مانو كاوا ك وادبيات كتر وديسك هر وجرسان كرم يعني شو النسي كي يخشت بالنس المجموع جاليات وبيزا فكرنا هنا كان خشتا كان نيم خشتا كان مفهوم كان شون خوان نيش نسل داخل بچیم سیرک چند هین کم چند بنتر که من شونه دکتر هاورد مثل هلی رابطه جمعی که جمعی که یاران گشت جنبو هر وجه ارسان کردم لیره یارسان نیه یاران لی نقصه یاران گشت جنبو جمعی که یاران گشت تیا جنبو نه دست جور بو نه ماوای خم بو کسی نو جمع دا پیچیش وارن بو پس جمعی که گشت یکسانه برابره و نه ظلم حامل دست ظلم ها بانسر کسی که و نه یکی جی ناراتی و واسرا اوی که تبعیزه کسی نو جمده پیچیش وارن بود جمعی که یکسانی اول تا آخر یاره گشته یکسانه دست ظلمک نیه herkes qısay xoy deri çilten bu te mesela yeki lo cemleki cem çilten cem kanun guzariya çabun bune yeki le şun xoy çil neferin ve le akama le ser biryarakan bune ye nefer jur yeminetin ki ye hinin ye pekerin esege muşkilan hazar ve cem hal mabu ونیم نگاشان سنگ و لعل مبو یا ای هین تماشا که ای بنا هاورد نسن دو خشتلی لیره ای گفته این نیم خشته لورا حل گردنس هاوردن لیره یه نیم خشت جعلی را درستن گفته شاخوشین کی بطال مبو که لسردم ویشیان ای بنا تا سردم خوشین او حال سده چوارم ی حال سده ششم و هفتم حساب کن که چند سده بین مشکل هزاره و جمع هل بود خو هچی مشکل کو ملگادری کسی لرش شور و مشورت و روشی که یا و روازی که شورایی هل بودن و نیم نگاشان سنگ و لعل ما بودن خو موضوعی تیش و دید واصلا حرفه‌ای وصاغل رنا الماس سن كان ولعل كان يعني او مش هنا بروسي واصلة هين حل مشكلات تشبيكات هيك تسنج باريتن و او تبريكات لعل طلا جواهرات واصلة ياران شفت نلوان راسبان ورا جم کاوتانن راسبان و کاوا یسا که یاران شفت نچن منظور لسر ریگا کس که راس و راسی یاری بکن یعنی بنگل فرق لی رابطه خصیمه سوار باز لبرنامه جوه جد جم کاوتانن راسبان و کاوا پس جم او بالاترین یا بالاترین یا مهمترین نهاد مدیریت کوملگاز کسی مثلا یا تشبیه حالا یا چبیود و جلو کردنسی کاو و کاویش منظور کعبه بودن که بانترین مثلا فریضه مذهبی چن لورا بون حاجی که و خانه خوازانه یه لیره کاوه تشبیه کردن که بانترین شونه که بتوایتن لتی باسرا برسیده حدی که خوال لید رازی بود لیره کوملگا لید رازی بود کاوه و راز بچیتن ارککاند لا او جمع جواجی بید پس تشبیه که والاترین بانترین مهمترین پیروزترین و ادبیات باشوریت نهاد شون جمع کانه جمع مدیریت حالا چطوانی جمع سراسری بودن جمع جانما یا دیوانگری که جمع جهانما یا جهان بیسو یا جمعی که لسطحی که حالا آوایی بود
بشكل شار بو شارك بوتن يعني سلسلة مراتب كمديرية أو محدودة هين خويانا ديرن أو محدودة تقسيم بندية وصل ساختار السياسي للجامعة وأوهده ديرن یاری چوار چیوان باوری وجا یا کنسه واصلات یاری دین یاری چوار کولا کدرید کنسه مذهبی یاری چوار چیوان باوری وجا راسی و پاکی نیسی و ردا یسه که هر نین کلمه لشون الکتر براورد کلمه وقت او چوار ارکانی که همت وری بکن لسده هفتم هشتم پاک زین و پاک دست و پاک چبی پاک دست و پاک زین و پاک باز و یا هینتر دریتن یا کنتر دری که یه چه هر تقریبا برداشت که لأول متى يچون ای مفاهيم ل حوزه عرفانيش لحوزه دوريشيش لأي مفهوم لا استفاده كان كلا واصله لحضرت حق نیست بن یعنی در صورتی که لره منافع خود لمنافع جمع نیست که لره چتر ریاباری و که باسیل فریکینگ کردیم و تولرانس داشتید ناو کومەلگا راسی و پاکی یعنی چه مفهومەکان حالە وەگەرتوانە کە لە فرە مەکتەبەی فەلسەفی و مەذهبیش یعنی هین دێرن تعریف کریانەسن و کوڵەکەی ئەخلاقی هەساوبوون کوڵەکەی فەلسەفی هەساوبوون یعنی یاری چوارچوان یەسێکی یاری با ئەو چوار کوڵەکەیەکن ئەرکانێکن ئەسوولێکن کە یاری یەک پەیکەرە یا یاری یەک ئەنداموارەیی وە پێوە بەرقرار کرێت وە پێوە وەنواوە شد هەر کەس ئی چوارە باوەڕوەجا محرەمەن وە سەرڕێ کارخانەی خۆ هیچە مەذهبی کردنەسەن کارکەزی چوارە باوەڕوەجا بەشدارە لە مدیریەت یاری یا لە ناوگاران شتێک بایەوە جورە بوو لە ئی هینە یەکی لە واسڵا کلاسیل مەدرسەی یاری یا پول یاری پول هامدڵیە بیدی بنیشتی پول هامدڵی آینه زیلان بدریم جلی یا جلا نجم حاصل مو گردین مشکلی دوری چه که هاتوی که گشت مشکل هزاران مشکل لجم حاصل بود که جم مدیریت جم قضاوت و دادگاه یعنی دیوان دادوری دیوان رسیدگی و واصله شکایت و گلهی و رسیدگی و امورات قضایی یسا که لجمه که بودن گشت مشکل کاری حاصل بودن مشکلان هزار و جم حل مبو و نیم نگاشان سنگ و لال مبو هر او بکلوره کرنسه چه گفته شاقوشین کی بطال مبو یسا که مشکلان هزار و جم حل مبو و نیم نگاشان سنگ و لال مبو یه وردن این نیم خشت وردن خصنسه اول و نیم خشت و لا وردن چکرنا او نیم خشت جالی رای درست کنن یه شون که یاران و جمن سرشته یاری و دست جمن هر و بیه که لبان شراب کنیم جم کاوی علا یعنی مراد قلف بسته در و جم گشاده حالا یه خوشی نزانستی جاده پیقون قلف که بسیاوتن و درواز چو بودن یه تماشا کنیم با یه تماشا یعنی چه بکنیم رد بیم مشکل حل مبو گردی مشکل نجم حل مبو و نیم نگاشان سنگ و لال مبو یه هر او هین شاخوشینه لنو ای هینی چه حاتیسن یاران جمشین راست بلین و را جم کاوتن من کعبه من خواستن یه چیم نسل سری لی یکی در لبناکان شیخ میرادی یه چند بن هاورد نسل جاری کردنس کعبه من خواستن نسنگ نبردن شفا خواهی سر درمان سردردن باید بیاتن پیچیش کعبه نسنگ خار بو آمانولوان خاطر آزار بو کعبه من خواستن نزیک و علایه نزان معنی نیری لیره و روشتن توجه زیر یعنی جالی این خراوی کنه و یه واصله تعریف تبیینی که کل جمع و جایگاه جمع که مجموعه کتر
سروده هەندێ ڕابطەوەیە تەنیا چونکی بانیا لێبی یانە هاوردن لێرە بتوانین باسەکە یەکەم کورتتروە بکەیم و وەروەڵات لایەنگەر جوورای جووری بخەیمەوەی ژێر ڕۆژنایی جەمێکی جەم بوو جەمێکی یاران کولتیا جەم بوو یەکە هەی یارانە لە چەند نسخەیل فرێکی یارانە یارسان نەدەست جۆرە جایستان بوو پێی چیش یارڕستان نەجەم وارڕان بوو دێسەکە لەورە یاران بی لێرە کردنەسە یارڕستان لەورە یارستان تیا جەم بوو لێرە یارستان هاوڕنس لێرە کردنەسەی نانەسە شوون یاران لێرە جەمنشین خاستن بنیش و جەم دەمای دەم هاودەم وشتیش و جەم جەمنشین خاستن و جەم بنیش و دا هەر وەسە تکرارە وەکنە نەکچوون وە فرسەر بوار و جەم هامدین بیزار بوون دین هامدەم یە وینی نییە هامدەم وی دایرەکانی هین بیاتە هامدین لەورە چون باسەکە لەسەر هامدەم بوتن هامدەمە دەمای دەم هامدەم لێرە هامدەم درستە هامدەم بیزار بوو نەدیین نەدینە نەدیین لە دیدار هامدەم وەختی سەردی بوتن بیزار بوتن وەلی ئازن یە باتە جەمعیەکان یانە دۆ کورتە هینێک بی دۆ کورتە بەندبی کە مەجموعەیەکتر هاوردی مەخسیمە وەرباس ئێستا بچی من دەواخانە دەیریچە دەواخانە یەک جعلیەوە داخۆیە چەند نیم خشتەلی و مەفهومەلێکی لە بەنگەل ڕەسەنە دەواخانە یاواوە پەنەم بووی دەواخانە سەروەش پێم و عشق جەمچلانە و شوونە بالوول دانای یەگانە خۆ بالوول دانایی یەگانە سەر لە هینێکترە لە ئێرە کردنەسێکە و عشق بالوول دانای دیوانە یانە ئەو شخصیت وردکردن بالوولە وتە یاران ئیمە دیوانین کە هەڵبژاندن یاران یاوە بڕیار یاران ئیمە بیمنەسە ئازای دیوان هاوردنەسن دیوان و دیوانەت هینکردنە فامکردنەسن لەلایەن کەسێکی هەتا هەرفەیش لەسەر دکتۆر سیدیق بوورەکەی لەناو ئاساری ئێمانیەکانی هەست وە فرەکەستر لە ئەوە یاو گردێسن و یە باوی دیوانە بردنەسەکە ئەڵا ئیە هینە یە مهمە کە یارەکانی بەنەکە بیاتە توانن سایان هینێ بکێتن فامێکی قولتر لە لێ دەربارەتن گەلی بیم یاوام ئەو شوون گەلان چلان یەکی بی چلان کە لێرە چلان منزور هەو چلتەنەکە هین بوتن بەسرا زاویەیەکی و ئێرەکانی و ئەدەبیاتی ئیمڕۆژ تماشای پێمن زاویەیەکی ناتەوە گەرایی گرێتە خۆی کە یە ئی گەلە لە تەقابڵ وەگەر گەلێکتر چاکە تەنیا یەکێتیان لە ڕێ چلانەوە وەسا تەزمین کردێتن سەلمیەتن کە چلانێک هینبی یا چلتەن نەهادە قانون گوزاری بی یە هینکردنەوە داخۆ ئی باقی گشتە مەذهبیە جالیە و هیچ هینێکی مانایەکی دەرناکیشێت مەفهومەکان و نادروستە ئیجاریەتە جیرکردنەوە و لە کیستان وەکوی یارەوە لێرە مشکین شابازی وەکوی یاروە لەورە زانێ من لێرە کەردەش کەردە بۆ قوڵام کەسیوان کەردەش کەردە بود یانە بڕێک لە ئی بەنگەلە لەناو ئەو بەنێکە کە یارانن و کەردەش کەردە بود لە ئێرە هەست کە ڕاوە ئەو نسخەیە لە شوێنێکتر هاوردمە کە تماشای بکەین ئەزان ئی کەلەمە چەبی لێرە مشکین شابازی لێرە شیرین شابازی وەکوی یارەوە شیرین شابازی هەر درسترە چون شاباز شای شیرین بەشەرە کە هەروە خۆی کرد لە کوی یارەوە
یار منزور لە مادوودەی یار لە هێڵ یار لە زانستگای یار لە دنیای یار لەو مانێ لە خۆی دوێنێتەوە بپیچوش وە توور دیدەدارەوە نەزەرگای سڕەن وەی کوسارەوە یانە هین باسراوە دیدێک هەماسی خشتە ڕەسەنەکان گۆڕاننە دیدەدار دەور بنیامین شەرتەن نەڕۆژ ئەزەر شابازش کردن این سەدە هەفتم و هەشتمە شڕەتێک وە سەدە سنجۆم کوچیوە نێرێتن کە سەردەم شێخ ئەمیر ناسیەت هەست دیدەدارە ئەو دەورە دامدارە ئەو دەورە کە هین بی بنیامین دور بنیامین شرطن بنیامین خاون شرط بنیامین واسه قانون و دسته قانون کالای او دوره هین بنیامین بی که نروج از شعبازش کردن لیره منظور واسه که تایوتمنیه شعبازی که بود هین بنشت سر تخت و بود خاونکار لکوملگاه ئەو تووریە لە ئەو دنیا دوێنینەیە لە ئەو کاڵاوە فکری بنیامینە ڕۆشن بێسن کە چونە و شابازێکەوە با چوی بگیرێتن هەی بازن باز نەگوزەرن هەرکەس بازش کرد ئەو مێرشکارن یانە پاکپیشیان کردنە هین بەنگەل جوورای جوورە کە چوتە سەر باسەوەی کە کیەل توانن وەگەردە شخص شایسته مقام پادشاهی بیابس بکن و بونه پیر پادشاهی یاد دارنده نهاد ناظر و مل نهاد پادشاهی ناشی سیادان کونشین کو کیل یا باید کو کیل بود که اوشون باز توانن این کن کو لیر معنی مأموریت در صورتی که یک شاران گردین و زنوب که من آین کردان یا شار گردیتن ولی لیره کو معنی مأموریت که ناشی سیادان کونشین کو کیل باز بنیامین گرد نگیلان و ویل که یا لو سردما که بنیامین بی کەسایەتی شایسته مقام پادشاهی پیا کردن البته بنیامین خۆی تەنیا نەوی منزۆر ئەوە بیە کە بنیامین وەگەردە بیابەس کرد لەلایەن مدیران یا بارگەداران هەفتا و دو بارگا لێرە کردنەسەی گیل ناشیسیەتان کونشین کوگیل ولی کوکیل که کسی که وشون مشتاق شکاروانی بازن داره تشبیه کردن ما با یه بویم نسر تردیم او لچراب تکتریچ و یک دو بنتراتی که پیوان دیرتن وگر لخوارتر وگر بنیری که لخوارتر یا خشتری که لخوارتر دیدهدار دور تمام خاص و گس کلید قاپی ارسان و دست یه خواه هیچ معنی نیریتن لیره دیدهدار دور تمام خاص و گس یا باید کن نیم خشتکتر ولی یا لشون یا تکمیل پیکی یا هیچ معنی نیریتن کلید قاپی دەم و دەستکاریاری و بنیامین بی لەو هەڵویژیا لە ئەو هەفتا و دوو بارگا تەشکیل بی لە سەدەی هەفتم و هەشتمە بنیامین هەڵویژیا هەم جور پیران هەم جور کەسی کە ماموریەت داشت صلاحیت داشت وەگەر شخصیەتێکی شایستەی مقام پادشای وارد گفتگو مذاکرە بوتن و بەیابەس وەگەردە بکرد ئێستا کلید قاپیە دەم دەستگای یاری یا یاری و دەست بنیامین لەو سەردەمە یە شێوانەسەیەکە میردان بنیشان نەجەم لارەمەل تاشان بۆش و ناز عەبدەڵ یانە هینێکی جالیاتێکە کە
اضافه کردنەوە بەنگەی لە ڕەسەنێکیان خشتێ لە ڕەسەنێکیا و نیم خشتێ لە ڕەسەن نەنیشون بەتاڵ بشانەندانە لێرە هینێکردنە جۆرێکتر بۆ تێسیە دروسترە نەنیشون بەتاڵ بشانەندانە هیچ مەیون وە تەنگە سەردیە زەمانە کێسە یاران لەورە وەفر واری ویسای وەفر بوارنیتن کە هامدەم لە هاتین هامدەم بیزار بوو دێرە کە هینکەن لە ڕەتێتەوە ئەو جۆر خشتێک نەنیشن بەتاڵ یاران نەنیشن بەتاڵ دانە دانەیە کردەوە دانەوێ واسرا دانەیە کردەوە دانەیە گەوهەر بکاڵن یا مرواری بکاڵن لە دەفتەر لە کومەلگا و هیچ وە تەنگ هین دڵسەردنەوەن لە تەنگە لە سەردی زەمانە وە تەنگنان بیزاریان نەکەیتن لە ئەنجامە ئەرک و بەرپرسایەتەکان خۆیان سەردیان وە نەکرد دیدەدار دۆر تەمام خاص و گەز کلیقاپی یارسان وەدەست ئێ لێرە هەرە جەگەستان کەند و ویشاتی هیچ مانایەک نێرێت هازەرە بنیشان دووستان لارەمەر لێرە لەورە لە جەم بنیشان لارەمەر لێرە لە ئەو هینە نوستێکێک لە بانتر تماشای کردیم هازەرە زەڕێ بنیشان دووسان لارەمەر بۆشان وە نازن نازاریە عەبدەڵ کە لە هینێکترە تماشای کردیم لە یەکی لەو نوستە ئەیەسە لێرە یەسە لە ئەو نوستەی ڕۆتافیات بزانیم یە تشتی کاتێک کە شارێک گۆتێکی من هیچ نەبوون بە تەنگی یا دەهینێکی نوسخەی توولانی ترە لە ئیە نەنیشان بەتاڵ بشانۆندانە لێرە باز بنیامین گرت نەگیلان و وێڵ کە نەنیشان بەتاڵ بشانۆن دانە هیچ نەبوون وە تەنگە سەردی زەمانە نە سەردی ساعت گەرمی وەگیرن یە دنباڵەیە وەسە درستە نە سەردی ساعت گەرمی وەگیرن وەرنە گەرمی گەرم ژتا و کوورەن ئێرەکانێت بتوای من گەرمی واسڵە سروشتی هەساوکەی منزان شتڕای لە کوورە پێیکە لە کوورێک کە تاو دریاسن متای گەرمیە جامعە و یاران کەفتێسن کە کوورەی جامعە کوورەی جەمەکان چا گەرم بکەن تا گەرمی ساعت و سەرد نەکیش و قەدیمیار قوای شەرت نەمەپوشو یەکەم هین بەنێکترە کە هەرێ ڕابتەیە لە کە تاوەختە زوڵم نەبەسێتە باسڕا زوقان گوشت نەورەت و نەرکی کارتە زوڵم باسڕا ژێردەسەیی ئینسانەکان یا ئەنداموێل کومەڵگا بیزار نەکەی هەڵ ناڵسن کە ئەقدامێکەکان ڕاڕا خۆیان کە هەر تقریبان چوتوە سەرە و ئیدەی مارکسە کە سەرمایەداری دەری گۆڕ خۆیکەنتن و سەرمایە جەم بوو کارگەریە فەقیر و فەقیرتر بوون و یە ڕۆژ قەیام بکەن کە ئەو نظام سەرمایەداری لە ناو بوون یانە چتایسە چەندین بەن هەلێ ڕابتۆ خسیمە سەوەرباسیەکی تر لەوانە سەیانە لە شوونگەل خۆی وەگەر یەکە پەیوەندداشنست مەوزوعیەدار بینست و لە مەتنێکی مەوزوعیەدار و لە جەمێکە کە فرەکەس بەشدار بینەسن ئیباسی لە خیاسە وەرباس وەوردی و وەقولی هینێ کریا هەلاجی و شیکاری کریاس پس قەدیمیار قوای شەرت نەمەپوش قوای شەرت ڕۆژەوە شون تابیر بێقانونی و زوڵم لە ئەسەر نائەداڵەتی و بێقانونی هەرە نەسێنێتن ئینسانەکان لە ژیان خۆیان هین نەکەێتن واسڕا بیزار نەکەێتن هەڵ ناڵسن کە کارێک ڕاخۆیان بکەن ئێوە بەتمەند باسێکی کامڵە لەسەر سروشت ئینسان و واسڕا عەکس و ئەمە نیشاندان و شرایەتێکی تایوەتە هەر کەس کە دڵوەی ساف پاک پیشەن میرە شکارباشی خواوەنکار ویشەن کە یانە هین باسێرێکتر لێرە مانایەکی تایوەت ناڕەسن ولی ئەدەبیات دانایان گورانە ئومێدم یارن یار هەر یار من
وەکووی یارەوە یاری یار من ئەە تماشاکی یانە گشتبادەکان یاری و یاران بوتن بینکنە جارێکردنە ساوردن سندەیە پشتە جێکن و یاە لێ بێت شێرە جێ کویان کردنەوە کنەسێک نەپۆختەوە خامێ بزانین ئێمانە کەس کردش کرد وەکووی یارەوە کردش کرده بوتن یە بەشێک لە ئەو هینگە لە تمەن هانا یەک من هاورد مەسە ئێرە ئێستا جەمگیاری بەڵام نەناڵ و نە دەرەوشکاری ئانەمە و مەو چار ڕەوش و جەمگیاریاڵە یە چیم نەسە سەرێ سوێ ڕەشتە بوو زەڕێن و یاری چەشتە بوو زەمزەم یاری یانە چیم نەسە سەرێ کرد لە ئەو بەتماڵەن منزور وەسەکی هەور لێرە زافۆ پێکردنەس هەر ئەو هینیە لە بوتە ئەو مەسەلەی یاری و یارانە بسەکی لەورە کریاوەسە یارسە هەی وەقافەنان ڕاه وەیار ڕاهان هەی وەقافەنان ئێسە هیچ هەی وەقافەنان زەنی منزور چەسن لێرە خۆی مانەیەکی تایوەت نێرێتن ئیقافەتە زەنیچە چیەمەن هەمەت شای بیلافەنان شاگردە ئوستای هەریر بافەنان ئوستات شەرتم ji pûyê beynət mest yê lêre beynət niye bey'et baye biyete nû xeyrî kert tunim dawe dest ئوسای قویلم تونی پێم دادەن ئوسای قویلم تونی پێم دادەن شەرتەن و مەکوو بافتەش نەهاتەن زانین اجازت یە تەوەنە تەوەن هین قالی بافی کە لێرە مەکوو تەوەن یە تەوەنە تونش نییە تەوەنێ ئوسای قەدیم باە یە قویلم نییە ئوسای قەدیم تەوەنی پێم دادەن شەرتەن و مەکوو بافتەش نەهاتەن خودێ تەشبیه هین کە قانونمەندی و تەشبیه جامە کەیتە قالیک یا یەک چۆ پێوشن ژێرەوانێک هەرچێک وەلێ بیشتر قالیکە کە تەونە ڕێ هینکەن هەڵخەن و تانەکانی و مەرزنن و پوو وەسڵکەنە پێ کە تەشبیه جامەز چوو تارەخونی تەنیەتی یەک و یە پارچەوە بوو تەوەنەش ڕەحمەتەن تانەش ڕای وەفان کە تانەکە ئێتماسە لەبینە ئینسانەکان کە پووە ئەو تانەسە نەقشی وەن گردەش بیجەفان یانە ئەوە زێکردنەوە داخۆ لەمانەیە خالیکردنەوە لە خۆ دیارە یانی کەمانستان باسێکە پولی فەلسەفی لێ بابتەوە داشنسن کە وەفا ئەو تانیە کە هینکردن پەیوەندێتی یەکە تانە ئینسانی لە واسڵە یا پووەکان کە لە قەیتانەکە تونەش ڕەحمەتەن تانەش ڕای وەفان ڕێ ئێتمادە هینەکە تەوەنەکە هینە ڕەحمەت لێرە معنی نێرێتن تەنیا عەداڵەت و دادپەروەری توانێ بوتن کە تونەکە بوت و ئێتمادکردنە تانەکانێ واسڵە تەوەنەکە کولە هینەکە کولە داربەسەکە چەس و ڕەحمەت لێرە ساوی کردێت چەبیەسن معلوم نییە تانەکان ڕای وەفان تانەکانی لە ڕێ وەفاوە واسڵە پەیوەند بۆ یەکەن ئێتمادوە نەجەفا دار و نە منیەت نە ڕەنج میدوارم
امیدوارم وەچە دوڵی بووم نەگەنج هەڵا چەبوتن نازانم لێرە یا هینێکی باسێکی کلی ڕابطە لە ڕابطە وەگات جامعە نەخش اعتماد و هینە اعتماد و عدالەتە دادپەروەریە لە جامعە کە یانە شێوانەسیەکە هیچ هینێک نییە هیچ مانایەکی یەک پارچە لێتی دەرناتی یا پامێکی یەک پارچەکە ئیچە ئوسای قەدیم ئی تەوەنە واسڕا داوەسە ئی شخصەتی قسە کرد ئوسای قەدیمی منزۆرەوەسەکی ئی مایەوێ لە ئی تەوەنە کەس تاریخی لە تاریخ خۆیان بەرداشتێکنەکە تەوەنە پێ هەر خەن داربەسەکەی بمەرزن تانەکانی هین بکەن پۆکانی وە مەکوو بکوتنە بین تانەکانە زانیم لێرێت هین تەدیرتن مانەدەترە یانە ئوستاد شەرتن ji بووی بەنیەت مەست تو جو خیر کرد تەوەنم داوە دەست تەوەنش ڕامەتن تانش ڕای وەفا نەخشش نەخشی وەن گردش جەفان ئەڵا یانە شێوانەسی یەکە من ناتوانم معنیی منەزەم لێتێنە دەربارە ئەریار یاوەربوو شکەست نەدوو بەخت گردنم وە دەست مەبافوین وە جەخت خۆیرەکانی یاوەر بووتن شکەست ناتێرێتن ئینسان لە ئەوەی کە هاوەرێ ئەو تەونێکە کە خەریکە هینێ لێکردن ببافێتێ کە لێرە گردنم وە دەست مەبافین وە جەخت وە تۆ دڵ خەریک بافینم یانە شوانەسیەکە چە بافێتنی باتەکانی منەزەمتر مەوزوعەکە لە ناو ئی خشتێ لە پل خواردەوە گەلیکە پەیوەند پێیا بکردەوە ئەسان بتوانستە یە پەیامە یەک پارچە لێتیان دەربکیشێتە بعد بزانیم لێرە دڵم کاویان یە بانترە دەکەیمە هەی وەقافنان ئارێسە نەوبەی ئی بەنەسە یاشە ئەرز من یەکە جعلی یاشە ئەرزە داوەرن وەلات ئەرز من واقف ئەسەر بینایی فەرز من ئوستادە زەردەرسچی دەرس من یانە گشتە هینە پێی چیش کاپێ من نەسەنگ بود یە هەر لە ئەو هینە ليلي مجلوما ليلي مجنونا جشت زمان ليلي مجنونا بهار ودماغ شت ودلي من ياهو يا من هو علي من يه چی نسسری سویتر که ای نیم خشتگل لناوی بی هدف لو بنهاول مسیطانیه یه که خموار چوک چوش وان نس پیچیش کابه نگل برد و گل و برد باید بیاده کعبه من خواستن بی جور و جزان یا جزان نپای میزان دا و جوزی رزان لپای میزان دا دیوان عدالت و جوزی رزان یه باید شتکتر بودن و اصلا حکم یا و بریار جمعه او دیوانی اینه رزاست نه و جوزی رضایت دیتن یا اعتماد کردن و عدالت جمع دیوانی جمع اما بیا پنجه دلم کاویان ایش لیر مشکل حال که یه چیم نسره دلم کاویان یه دواره تکرار و بیلا این ترا نه یه وقت او را خاطر او هینیه او ای خشتره لی اوی چه حافظ
دڵم کاویان لە میێتوانی من چەند قسێک لەسەری بکەیم دڵم کاویان ژەناڵەی شخصی دڵم کاویان سەر کوی سراندین بە وەفرشتاویان لێرە سەر کوی سراندیل درەفش تاویان لێرە نیسەیە فرەی کەس نەمەدان بورەش خاویان بەنێکە کە چوتە سەر ئەوەی کە لە گەردەنەکان فرەکەس گەردەنەوەی تاوڵات اجتماعی و سیاسی و تاوڵاتێک کە ڕووی دێتن لە سەردەم خۆیان ناتوانێت تااقەت ناتری لە مقابلیان وە یاریهی لێ دەیجێ لە مێدان بەورەش خاویان ومانیسە فرێ کەس بێوادە پشت بەس وریزە خاوەش برد و گاوەش گوریزە ئێستا کە فرە کەسیش لەو سەردەمگە لە هین بوتن وەنەوە وەخت پشت بەستن هەڵستن ئەقامکردن ڕاکارێکی جمشتێک بخێتە ڕێ یاری بخێتە ڕێ کە ناتەمان مینتن خەوێ بێت بە تاوڵاتەکەەوە دەقیق ئانالیز ناکێتن توانین درستێک نێرێتن لەو سەردەمە و چەلوونیتن گاوێک گوێزێت و جفتەکە ناتەمان مینێت تا بێون وە من چەند ئەیام بیشتر کەسم نەدیێنجە فەرزی فیشتر یە هاوردنە ئی خشت فرەفرەمەومە ڕەبتە دانەسە سەی فەرزی و لە فەرزی فیشتر هیچ گەورەتر کەستە نییە صاحب شەرت و ناز کەردش پیاوبەست صاحب بزانین بێت چەندەقە یە فرە بانێکە کرد باید قسە بیشتر لەسەرێ بکەی من لە ئێرە خاتمە بێ من هینیچە بەرنامەیەکە و بتوانین لە بەرنامەیەک ترە پێگیری بکەین خاتمە بەرنامەیە 23 خۆ ئەزیزێ ڕەفیم نەکوتایی ئی بەرنامەیەکەوە و داخۆ سیر کردین چەندێک گەوهەر لەناو جعلیاتە شاردنس و داخەوە جعلیاتێکردنەسن پەیام و مانا و پەیامەکەی لە کیس ئیمە دانست و یانە گشتە جێ داخەوە بیشتر جێدا ها لەورە وەسەر ئی هەمکە زانیاری و خەیت ناو کۆمەلگا هەرمە کەسێک ئەو قەرە شەهامەت وەسڵا لە وجودیان جەمنەویە نەگەرەسیاوە هەیان نەویە کە بتوانن لە مقابل سەی لە جومەلێک وەئی خوانین منەکریەتن بوسیان ئێتراز بکەن و لە لایەکی چۆ یارمەتی بێن ئی میدیاوەلێکە ئی بەرنامە لەتانە وڵاوە بوتن بناستن و ئاشنا و ڕۆشنای خۆیان و نووسێر خۆیان بناسن لە کاناڵی لەو میدیاوە خۆیان وڵایەوە بکەن نازانم دەی چ شتێک باعث بوو ئی جامعە ئەندامەلی جامە وە تایوەت ئەلیتەکان لە مقابل دانایی خۆی ماڵی واکسینە بێ من نازان چه حکمەتێکە ئەواتە زنیانی کە خۆشە ڕاتان دێرم نیش نەخێت